بێگومان ئەمڕۆ ڕۆژی دەستپێکردنی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژ بە خانمان ئەنجومەنی باڵای خانمان و گەشەپێدان بەڕاستی کارنامەیەکی میدیایی زۆر باشی ئامادە کردوتەوە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بۆ ڕۆژنامەنووسان بۆ هەر کەسێک کە لەم بوارەدا ئیش بکاتن تاوەکو لە سەری بڕۆن بتوانن بوارێکی ئارام بتوانن بوارێکی سەلامەت لە بۆ کارکردنی خانمان دروست بکەین نەک تەنها لەناو ڕاگەیاندندا بەڵکو لەناو کۆمەڵگادا بە شێوەیەکی گشتی. مان توندوتیژی ئەمە ئەگەر باس بکەین تەنها لە وڵاتی خۆمان نییە تەنها لە کوردستان نییە لە هەموو شوێنێک هەیە بەڵام کوردستان توانیوەتی ببتە نمونەیەکی چاک لەم ناوچەیەدا کە کوردستان تێدایە وەکو بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەم ناوچەیە گەرم و گوڕەدا کوردستان توانیوەتی کە ببتە نمونەیەکی چاک باشتر بێتن لە وڵاتانی تر لە بابەتی کەمکردنەوەی توندوتیژی دژ بە ئافرەتان. بێگومان دەبیتن زیاتر کار لەسەر و شێرکردنەوەی کۆمەڵگا بکرێتن دەبێت لە ماڵەوە دەست پێ بکاتن ئەم بابەتە دەبێت لە قوتابخانەکانەوە دەست پێ بکاتن هەتا وەکو ئیتر ڕۆڵی خۆی ببینیتن لە دەستگاکانی ڕاگەیاندن بۆ شارکردنەوەی کۆمەڵگا و ئەو کەسەی کە کاریش دەکاتن لە هەمان کاتدا بۆ ئەم مەبەستە.